دواکەوتنی موچە بەڵام دەستگای خێرخوازی بەخشین لە ڕێگەی بەخشندەکانەوە لە هەرێمی کوردستان ڕۆژ لە دوای ڕۆژ بە پرۆژە جیاوازەکانی خزمەتی هەژاران و نەداران و منداڵانی بێباوک و خاوەن پێداویستە تایبەتەکان دەکات. ئەوەیە بینن یەکێکە لەو پرۆژانەی دەستگای خێرخوازی بەخشین تەنها لە ڕێگەیە خێرخوازەوە 13 ماتۆڕی سێتایی دابین کردووە لەگەڵ 4 کورسی شەحن بۆ ئەوەی ئەوانەی کەوا بێکار کرێچیم و نەدار و هەژار وەڵحاصلی کەلام ماوەیەک بوو پێش ئێستا با بڵێن تەقریبەن 5-6 مانگ پێش سیارەیەکم پێ بوو پای 5-6 وەرەقەیەک بوو با بڵێن لە دەستمدا بە هەر شێوە با بڵێن نەما دوایە بە کۆڵ خەریکی قوتو کۆکردنەوە و بەخەبام وەکۆ ناکرایەوە بەڕاستی بەس قوتو کۆکردنەوە و ئافن کڕین و فرۆشتن و خەریکی ئەو شتانە بووم بەڕاستەکەی زۆر ماندووە بوو تاوان هەر بە پێ بەڵام من یەشتی باش بوو کە بخۆم ماڵم لەسەر سنارە با بڵێن کرێچیم لەوێ بووم لە ماوەیەکی زۆر جاترسم لێ هاتوو بۆ ئەم زستانە بەڕاستەکە چکە ئەمزانە بە پێ ناکرێ بەڕاستی بژێوی ژیانیشم لەسەر مانگی 300,000 کرێخانوەدەم باشە ژنێکی نەخۆشم هەیە شەل دەماخە کچێکم هەیە کلیساڵی گوچی لێ هەیە با بڵێن 4 مناڵم هەیە ئێتە بژێوی ژیانم بەڕاستەکەی لەسەر ئەوەیە ئەوەش سوپاس بۆ خی گەورە خوا خێری ئەو خێرخوازەش بنووسێ و خی گەورە جەزای ئێوەش باتەوە ئینشاءالله کە هاوکاریتان کردین بۆ ئەمە بۆ ئێمە بەڕاستەکەی دەرەجەیەکە ئەمە دەدیکابراوتی قاچمان لە عرض ئەبڕێ هەم پیکابە هەم ئەتوانی هەموو ئیشێکی پێ بکەیت بۆ ئێمە بەڕاستی یعنی چۆنەوە سوسەنایکەین هێشتا بۆ ئێمە ئەڵێ دیاری ملیۆنە قاچەکولەیە بۆ ئێمە ئەمە شتێکی زۆر گەورەیە بەڕاستی زۆر خۆشحاڵ بووم ئینشاءالله خی گەورە ئەوەی کە ئەمەی کردووە هزار ئەوەنێک پادە و جێگای و خی گەورە پاداشتی خێری ئێوەش باتەوە ئینشاءالله وەڵاهی داوا لە خێرخوازانەکەم بەڕاستی ئەمە کارێکی زۆر گەورەیە ئەم خەڵکە لێرە کۆبۆتەوە یعنی بەڕاستیەکەی کابرا هەژار نەبێ نەدار نەبێ محتاج نییە بە ماتۆڕێک یعنی کۆمەڵی خەڵکم بینی و ئەم بەیانە کۆمەڵێک نوقسان فەقیرە هەر ئەم ماتۆڕانە بەخوا خێری بنووسێ نەختێک کورسی کارەبایی بووە یعنی بەڕاستیەکەی یعنی خێرێکی زۆر گەورەیە کرەوە سەدەقە جاریە بەڕاستی هەتا قیامەتە یعنی داوام لە خێرخوازانی کەشە ئینشاءالله بە هەر نەیگرن و لە ژوورەی پەسند قیامەت هەیە مردن هەیە کورە بابی بەخشت کورە با زەکات بدەن کورە با خێر بکەن قەیچێکە لە زەکاتەکە ترازە کورە گەڵای ئەکە بەخێر بۆچیتیە بەخوا پێی زیادەکە پیکەم ناکە ئایتر وەڵی ژیانی خەڵک محتاجە مەعاژ نییە کورە یەکشت نییە بەڕاستی ئەم ڕۆژێستان بۆ من کرێچیم بگاتە 4 ڕۆژ تێپەڕێ بەسەر کرێکەمە کابرا داوایەکە نییە سەرەتا بە ناوی خوا سوپاسی ئەم خێرخوازەیەکەین ئەم ماتۆسیکێری بۆ پێبەخشین بە ستافی کارمەندانی بەخشین دەستیان خۆش بێ ماڵە ناوە بێ زۆر سوپاسیانەکەین خێران بنووسی ئینشاءالله دەستیان خۆش بێ وەڵا شتێکی باشە ئەمە بۆ ئیشکردن ئەمە پاڵپشتێکە بۆ ئەوەی کە بتوانی بژێوی
ڕەکەس خراپ بوو ئیتر وەزم بەرەو خراپی ڕۆی لە کرێچیانی و ئیتر ماوەیەکی زۆر هەر وردەواڵەوشت لەبەر خەسقارە و شتەکاندانێ ئیتر بەهۆیەم بێ مەعاشیەوە ئەوەش نەماوە لە پاریشەوە تووشی ئینزیلاق و فەقەرات و سد بوومە و ئیشیش هەر نییە ئیتر بەهۆیەوە کە فرۆستم بێ ئیش مامەوە نەمەشتوانی بە عارەبانە ئیتر ماوەیەکی زۆر هەر لە ماڵەوەم ئەم بەهۆیم بێ مەعاشیەوە شت فرۆشتن کەم بوو تە حاڵیشمان باش نەبوو بەزیتر لەخوا بەزابێ بەهۆی دەستگای بەخشندەوە ئەم ماتۆڕیان داینێکەوە سیانزە ماتۆڕە دابەشەکرێ بەسەر ئەم خەڵکی هەژار و کەم دارامەت و ئەمانەیە خوا ماڵیان ئاوا بێ خوا دەستڕۆشتیان کە خوا پاداشتیان باتەوە لە قیامەتە ئیشەڵا بە تەمام ئیشی کار و کاسبی پێ بکەم و ماڵم ناڵی پێ بژێنی ئیشەڵا ئەم ماتۆڕە شکر ماتۆڕێکی تازە و نوێ و ئاخر مۆدێلە مەکینە 200دا ماڵیان ئاوا بێ و زۆر مەمنونیانی من خۆم کرێچیم و خاوەنی سێ مناڵ ئینشەڵا هیوادارم بەمە بژەوی ژیانم دابین کەم خی گەورە جزاتان باتەوە و ئینشەڵا دەستان خۆش بێ و نمونەتان زۆر بێ زۆر گرنگە بەڕاستی یعنی زۆر لەم کاتەیە لەم قەیرانەیە زۆر گرنگ ئەو هاوکاری دەستی خەڵک بگرن خی گەورە جزاتان باتەوە خوا خێری ئەوش بنووسێ ئەم باتۆ ڕستکلێدا بە من ئێستا دەتوانم خەریکی ماڵ و مناڵی پێ بۆ مەڕێەوە خەرکی کار و کاسبی پێ بۆم ئێمە دوعای خێر بۆ ئەم پیاوەگەن ئەم ماتۆڕێدا بە ئێمە ئەتوانی کرێکاریوینی پێ بکەین زۆر سوپاسی دەستگای بەخشینەکەم کە ئەم ماتۆران پێبەخشین و هەروە زۆر سوپاسی ئەو کەساکن کە ئەم ماتۆڕی بۆ دابین کردین ئیشەڵڵا جێگەیان بەهەشتا من لە 2012 دەرچوی زانکۆم بەڵام دانەمەزراوم خێزاندارم خاوەن دوو مناڵم کرێچی مانگی 200,000 کرێخانوەدەم ئیشەڵڵا ئەم ماتۆرا بێ بە مای خێر و بەرەکات بۆمان و ئیشەڵا ئیش و کاری پێ جێبەجێکەین و بژێوی ژیانمە پێ دابینەکەین زۆر سوپاسی ئەو کەساکەین کە ئەم ماتۆڕی بۆ دابین کردوین سوپاسی دەستگای خێرخوازی بەخشینەکەین ئیشەڵا جێگەیان بەهەشتا ئیشەڵا خوا مەحفوظیانەکە وەڵات داواکارم لەو کەسانێکەوە باری داراییان باشە هاوکاری فەقیر بکەن هاوکاری نەدار بکەن هاوکاری کەسانێکن کە مەعاوەقن کە پێویستیان بە هاوکاریە ئیشەڵا خوای گەورە بۆیان پڕکاتەوە و ئیشەڵا خوای گەورە مەحفوظیانەکە زۆر سوپاسی بەخشینەکەم کە ئەم ماتۆرسکیلەی بە من بەخشی دانیشتوی شاری هەڵەبجەم زۆر سوپاسی بەخشینەکەم بەهۆبوونێ ماتۆرسکیلەوە توانم ژێوی ژیانی خۆم دابین بکەم گومان ژێوی ژیانمانە گۆڕێ و وەزعمان باشترە بێت پێشتر هەر خەریکی حەماڵی بوو میسا بەم سێتایە توانم ژێوی ژیانم باشتر بکەم دەستگای خێرخوازی بەخشین ئەم ماتۆڕان بۆ من کردووە ئینشەڵڵا داوای دوای بخێرە بۆ هەر کەسێکم کە یارمەتیام لەم دەستی هەبووە لاکردین ئەم ماتۆڕان بۆ منیش بۆ غێری منیش ئینشەڵڵا خۆی پەروەردگار جەزای بەخێر هەموو لایباتەوە ئینشەڵڵا ئینشەڵڵا بێتە مای خێر بۆ منیش بۆ هەموو کەسێکی ئینشەڵڵا ماڵتان ناوە بێ دەستان خۆش بیا خۆی ئینشەڵڵا ئینشەڵڵا تر هەر شتێک خوا ئاسانی کە لەسەر ئینشەڵڵا بۆ من بژێوی ژیانم ئینشەڵڵا وەکو وەسائیل ئینشەڵڵا ئیشێکی پێکەم ئینشەڵڵا خوای گەورە جەزای بەخێری هەموو لایباتەوە ئینشەڵڵا سەریەوە
من کرێچیم ماڵمدا هەڵبژێ شەیدا بێستون هەمزە مستەفام و زۆر سپاسی ڕێکخراوی کۆمەڵەکەم هەسان بەم کارە جوانەوە کە ماتۆڕێکیان پێبەخشیوم بۆ ئەوەی کە بژێوی ژیانی خۆم دابینکەم ئیشەڵا پشت بەخوای گەورە لە داهاتووە لە داهاتوێکی زۆر نزیکە ئیشەڵا وەزعی منیش باشترە بێ ببوون ئەم ماتۆڕەوە بۆی کار و کەسابەتێکی پێ بکەم کە ئێستا هیچ شتێک نییە مەحەرەکێکی پێ بکەم بەڕاستی تەزیق بووم لەم کات و ساتەیە بەڵام ئیشەڵا پشت بەخوای گەورە لەم ڕۆوە وەزعی من گوزەرانی من باشترە بێت زۆر سپاسی خێرخوازانەکەم بەخوای گەورە ئەوانە بەبەخشی بەرین شاد کە ناوم ئامانجا دانیشتووی دەربەنی خانم پێشتری کرێکاری مەکرد ئێستا ئەتوانم بەمە بژێوی گیان دابین بکەم پێشتر لەبەر نەبوونی و بێپارەی و ئێستا ئەم سێتایان بە هەدیداوە پێمە سپاسیانەکەین وەڵایی دەستخۆشییان دیەکەین سپاسیانەکەین دەستخۆشییان دیەکەین ئەمە تۆڕیانە بۆ دابین کردم و زۆر سپاسیانەکەم و خۆی گەورە باداشتیان باتەوە خۆی گەورە سەلامەتیان کە لە کۆمپانیام و کۆمپانیای باکەرەوە ناوم سۆران و لە پێنجوێن و هێدە سپاسی خێرخوازانەکەم و ماڵیان نەشەوێ و هەر بێەوەی بن و ئەم ماتۆڕە تازە ماکڕیاوە و ماڵیان نەشەوێ خۆی گەورە پاشداشتیان باتەوە و خۆی گەورە بۆیان خاتە بەر جەزای قیامەت ئینشەڵڵا ئەمە زۆر بۆ ئێمە زۆر چاکەمە ئەگەر ئەمە دەتوانین بەمە ئیش و کارێکی باش پێوەکەین و ناومی سەروەرە لە سەید سایەقین ئیتر نەخۆشم دەستان خۆشۆت لە مناڵیوە نەخۆشم قاچەکان لە کار کەوتووە عەربانەم نەبوو ئیتر دەستان خۆش بێ و چواری سانەوی ئەمجا کوڕێکی ڕێک و پێک و چاک بوو بەتوانە بوو تەلەبەی مەکتەب بوو تەلەبەی مزگەوت بوو ئیسا هەر بەیان تیاوەرە ناڵە بخەوی شەو تا بەیانی ئەو دوو کچە داماژە ناڵی ئیسراحەت کە لە تاو ناڕەحەتی و بێتاقەتی خۆی ئێتە میژڕوم کردە ئێوە کەتی خوای یان بێەوە ئەیتان کە یەخۆت بەش عەرەبان چێدە دەرەوە تۆزی حەز بە خۆشی بکە ناچوە دەرەوە؟ ناتوانێنە وەڵڵا ناتوانێت عەربانەی شەحنی نەبوو؟ نەم وەڵڵا بەم عەرەبانە ئەگەر هین بێ بچێتە دەرەوە لە ئیسا دوای ئینشەڵڵا ژیانی وەڵڵا ئەیتە خۆ سەید یاری ناو تەلەڤیزیۆنیا کرد و هەر لە ماڵ بێدان ئەرە وەڵڵا بە دیوارەکانە هەڵ بۆ حوشەکە ئەوی ئەگەر دەبێت دەستی بەشتەوە بواە ئەین ئەگەر دەستی بەشتەوە نەبووە ئیتیا بەعەزە دەی حەزی ئەکرد بچێتە دەرەوە بەڵام نەیەتوانی ئیتا بوو هەر لە ماڵەوە بواە بەم عەربانە ئیشەڵڵا بە ئیزنی خوا بەتەمام ئەمە هەدیەی خوایە ئێوەی سەبە بکەنی خوای گیان پاداشتان باتەوە خوا نمونەتان زیاکە بۆ خاتی گەورەیەکەی خۆت
لە نێومانجیەوە پێوە دیار نەبوو 12 ساڵە دەیژێڕم دکتۆری نێومانگە نەمبردوتە تۆلی بێ پارەیان بردوومە ئێرانی دووزار هەرچی هەبوو بۆم فرۆشتووە شت نەما بۆینەکەم ها دەڵێن دەڕوا هیچ نێومانگە نەبردوتە تۆری وڵی بێ پارەیان نەبردە بەڕاستی هارەبانشی خراپ بوو سوپاست دەکەم حەزی لێ بگەڕێ هەندەی پێخۆشتە دەڵێ سارێن بۆ بکڕە بابە ئەوەشی خراپ بۆ بەس بەدەستی لێ دەخۆم حارەبانەکەی لێ کەڵەشاوە ئەوەندەی پێ ناخۆش بگە لێی خراپ زۆر چ بکەم هیچم لەدە سەڵاتم نەبوو زۆری پێخۆش 3000 چوم ڕەمەزانی توم ناوم بۆ نووسیدیدا هاربانەکەت بۆ نهێنام کتم نەمابوو جا نەمابوو ناوم نەنووسی بوو تینایی بۆ تۆمار دەکەین ئیشەڵڵا زۆری پێخۆش بوو دەی بۆ خۆم پیاسی پێ دەکەم دەڕەمە ماڵی نێنکێ ماڵی خاڵی زۆری پێخۆش بوو وەڵا لە مێژە چاوەڕێیە دەڵێ سارم بۆ بکڕە بابەها سارە گسکەکان هەن تم ئەتو دەستت ناڕوان ئەوەی لێ خوڕی لە خەتی دیتویتیتی ئەوەشم بۆ بکڕە زۆری عەزدەوی بوو بۆ من ها زۆر ئەسانم پشتم بەوەی شکالی خوڕم بۆ خۆم قاراتم مێ بردوومە خستخانە زین چەماندوو بووم پێرێت بە دایگیر بوو پشتم پێشکەتەگانمەوێت ئەگە بۆ خۆی ئەوەی هەبێ لێی دەخڕی ئەمن ماندوو نابم ئەسانەوەی منە خوا دەرگای بەهشتا بۆ بکاتەوە خوا ئەو کەناڵە هەسەرکەوتوو بێ زۆر دەستچاوی خۆش بێ و خوا خێری بنووسێگەوەی بۆ خەڵکی دابیر کردووە دەستخۆشیان لێکم بۆم برابە ڕێزانەکەم هەستان بەم کارخێر خوازیە دەستیان خۆش بە ماڵیانەوە بێ مەمنونی ئەو کەسەشم ئینشەڵا بە حەزێک بۆی بنووسرێکە ئەم عەرەبانەی بۆ دابین کردوم تەقریبەنەوە 2 ساڵەوە لە ماڵەوە کەوتوم نەمبوو پێشەکی ینی هیچ کاتێک نەمبووە هەر عەرەبانە کۆنەکانم بەدەستەوە بووە نەمتوانیوە بچم بۆ هیچ شوێنێ پێی هەر ماڵەوە هاوکاریان کردوم بۆ هەموو شوێنێ ئەوە بۆ خەستخانە بۆ هەموو جێگەیەک چەند ساڵشەوەم بەڵێ بەردەوام کەسێکم لەگەڵ بۆ دەستی خۆش بێ ئەو کەسەی ئەم عەرەبانەی بۆ دابین کردووی ماڵی ئاوا بێ زۆر سپاسانەکەم ئینشەڵا بۆ خۆم ئەچمە دەرەوە پێی ئەوەی پێی جێبەجێکەم ئەوەی لە دڵی خۆمە پێی جێبەجێکەم زۆر شتێکی گەورە و پیرۆزە ئینشەڵا ئەو کەسەی دابینی کردووە وەکو وا بێ حەزێکی کردبێ بۆ خۆی ئەمڕۆ لە ڕێیە خێرخوازەوە 13 ماتۆڕی بار دابین کرا بۆ 13 کەسکە ئەیانەوێ بژێوی ژیانیان دابین بکەن زۆربەیان کرێچی بوون زۆر بەشیان ڕۆژانە یان کار و کەسابەتێکی سادە و ساکاریان دەکرد یان لە ناو کوچە و کۆڵانەکانە کارتۆن و قوتیان کۆ کردەوە بۆی بژێوی ژیانیان دابین بکەن بەڵام بەم ماتۆڕە سێتایە ئینشاءڵڵا لەم بەدووە بژێوی ژیانیان دابین دەکەن و بە ئاسانترین شێوە بۆ ژیانیان پێشەخەن تا ئێوە ببەخشن بەم شێوازە دەستگای خێرخوازی بەخشین خەڵکانێکی هەژار و نەدار خاتە سەرکار و کەسابەت و بژێوی ژیانیان بۆ ئاسان دەکات و دڵیان خۆش دەکات تا پرۆژێکتر بەخواتان دەسپێرین هەشاد و کامەران بن خواتان لەگەڵ